پاش قوتابی هودا کەمال مەجید بەهرەیەکی ناوازە لە ڕێگەی پەنجەکانی دەستیەوە نمایش دەکات کە کردارەکانی لێکدان و لێدەکردن کۆکردنەوە و دابەشکردن لە خۆ دەگرێت. با بفەرموویەت بە چەپڵەکانتان. سڵاو بەڕێزان، من قوتابی هودا کەمال مەجید لە پۆلینۆیەمی بنەڕەتیم. بۆ ماوەی 9 ساڵە لە قوتابخانەی ئیشقی سۆرانی نێودەوڵەتی دەخوێنم. ئەمڕۆ کردداری جاران و کۆکردنەوە و کەمکردنەوە لەسەر پەنجەکانم ئەنجام دەدەم و زۆر سپاسی خوای گەورە دەکەم کە ئەم بەهرەیە بە من بەخشیوە. ئەم پرۆژەیەش پێی دەگوترێ پرۆژەی ئSDMath. فەرموو لەگەڵم بن. SD کۆ 702 SD کۆ 804 SD کۆ 1101 SD کۆ 105 SD کۆ 707 SD کۆ 1100 SD کۆ 203 SD کۆ 11 جاران 21 SD ئەنجام 6281 دەستخۆش. پرسیاری دووەم 1615 SD کۆ 1101 SD کۆ 304 SD کۆ 608 SD کۆ 402 SD کەم سی SD کۆ 11 جاران 41 SD کۆ 609 SD کەم 6 SD کۆ 12 جاران 11 SD کۆ 21 جاران 11 SD ئەنجام 5363 دەستخۆش. پرسیاری سێەم 1272 SD کۆ 808 SD کۆ 109 SD کۆ 1333 SD کۆ 508 SD کەم سی SD کۆ 11 جاران 77 SD کۆ 203 SD کۆ 12 جاران 14 SD کۆ 802 SD کەم 20 SD کۆ 51 توانی 2 SD ئەنجام 8601 دەستخۆش. سپاس بۆ قوتابی هودا کەمال.